دیارە لەو چوارچێوەیەدا لە ماوەی ئەم مانگی ڕابردوودا لایەن هێزەکانمانەوە توانراوە 17 کەس بە تۆمەتی بەکارهێنان و کڕین و فرۆشتن واتە بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر بکرێت. ئەو 17 کەسە 12 کەسیان لەلایەن هێزەکانمان لە یاریدەدی ئاسایشی کەلار بەشی مادە هۆشبەرەکانەوە دەستگیر کراون. 3 کەسیان تۆمەتی کڕین و فرۆشتن بە پێی مادەی 26 مادە هۆشبەرەکان دەستگیر کراون و دانیان بە تاوانەکانیاندا ناوە کەوا کڕین و فرۆشتن بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن. ئەوەی لەلایەن یاردەدی ئاسایشی کەلارەوە. هەروەها 8 کەسی تریش هەر لەلایەن یاردەدی ئاسایشی کەلارەوە دەستگیر کراوە. ئەمانە بەکارهێنەری مادەی هۆشبەرون بە پێی مادەی 30 مادە هۆشبەرەکان ڕاگیران و لێکۆڵین و لەگەڵیانە بەردەوام و دانیان بە تاوانەکەیاندا ناوەکەوا بەکارهێنەری مادەی هۆشبەرن. هەروەها کەسێکی تریش کە پێشتر فەرمانی دەستگیرکردنی هەبووە لە ماوەی ڕابردوودا ئێستا لەلایەن هێزەکانمان لە یاردەدی ئاسایشی کەلارەوە دەستگیر کراون. ئەوەی لای ئێوەش زیاتر ڕەنگە بتانوێ باسی بکەن دەستگیرکردنی 3 کەسی تر بووە بە تۆمەتی کڕین و فرۆشتن بە مادەی ئاسەوارەوە